ڕێزان جیاواز لە تەواوی بابەتەکان ئەمڕۆ لە ناوینی ڕۆژدا دەمانەوێت قسە لەسەر دۆخی عراقین ئەوەی کە دوێنێ بینرا و ڕوویدا لە عراق لە شاری بەغدا کە تەواوی میدیاکان تەواوی فۆکسەکان لەسەر هەڵبژاردننی کاندیدێک بوو بۆ پۆستی سەرۆکۆمار کە لە دوای ساڵێک دۆخی چەقبەستووی لە عراقدا ئەو هەموو کێشمە سیاسی و ئەو هەموو ئاڵنگاری و ناکۆشیانەی لایەنەکان ئەو دۆخەی کە لە عراق و یاخود لە شاری بەغدا ئەوەی کە بینیمان لە ناوچەی سەوز بۆ ماوەیەکی زۆر کە ناوچەی سەوز لەلایەن لایەنگرانی مقتەدا سەدر و دواتر بینای ئەنجومەنی نوێنەرانی عراق و پەخستنی پەرلەمان بەڵام کە دەکرا یاخود لایەنەکان بەم شێوەیە لەسەر کاندیدێک ڕێک دەکەوتن یاخود تەواو بەشدار دەبوون یەکلا دەبوونەوە لەسەر کاندیدێک بۆچی ساڵێک ئەم دۆخە بەم شێوەیە بەڕێکرا کە لە تەواوی هاوڵاتیانی عراقی چاوەڕی ئەوە بوون کە لە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عراق کە لە مانگی دەی ساڵی پاردا کراو لە دوای ساڵێک کە دەکرا خۆی لە دوای کە لە مانگی یەکدا پەرلەمان کۆبوونەوەکانی خۆی ئەنجامدا و سوێندی یاسایی خورا و پەرلەمان دەست بەکار بوو بەڵام نەتوانرا کۆبوونەوەکانی لە ئاسێکدا بن یاخود تەواوی لایەنەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆبکەنەوە بۆ یەکلایی بوونەوەیان لەسەر تاکە کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆمار و دواتر ڕاستپارنی کەسێک وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ پێگەرانی حکوومەتی نوێی عراق بەڵام ئایا ئەوەی کە دوێنێکرا لە ئێستادا دەتوانرێت ئەو کەسەی یاخود محەممەد شەیاع سودانی کە کاندیدی چوارچەوەی هەماهەنگێت دەتوانرێت لە ماوەی مانگێکدا لە دوای ئەو هەموو ئاڵنگاریانە حکوومەتی نوێی عراقی پێک بهێنێت ئایا کۆتایی بەو هەموو کێشمە سیاسی کە لە عراقدا هەیە تا ئێستاش ناکۆکی هەندێک لە لایەنەکان هەیە دەتوانرێت لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆیان بکاتەوە من دەمەوێت تەواو شرۆڤەی بابەتەکە بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سامانشاڵی چاودێری سیاسی لە شاری هەولێر ئەمڕۆ لە ناوینی ڕۆژ میوانەوە لەگەڵمان دەبێت کاک سامان سپاس بۆ بەشداریکردنت ئەمڕۆ لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت دەمەوێت سەرنجت بزانم سەرەتا سەبارەت بەوەی کە دوێنێ پۆستی سەرۆکۆماری عراق پڕکرایەوە و لە تیڤڕەشید بە کۆی 162 دەنگ بووە سەرۆکۆماری داهاتووی عراق بۆ ماوەی 4 ساڵ لەم پۆستەدا بەردەوام دەبێت بەڵام ئایا کۆتایی بەو کێشمە سیاسیت دێت کە لە عراقدا تا ئێستش بەردەوامی هەیە؟ پێشەکی سپاس بۆ ئێوە و بە بینەرانی NRT بەڕێز باس دەکەم. طبعاً ئەوەی کە دوێنێ ڕوویە چۆنەڵێ حەلێکی ناوڕاست بوو مامناوەندی بوو لە بینی هەموو لاکانە هیوادارین دکتۆر لەتیف پیرۆزباییشی لێکەم کە بتوانێت خزمەتی خەڵکی عێراق بکە و بە تایبەتی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هەروەها دەستنیشانی سەرۆکوەزیرانی تازە محەممەد شیاع سودانی. طبعاً ئەگەر بینە سەر مەسلەی دکتۆر لەتیف هیوادار بوو من خۆم کە ئەمە پێشەوەی بچنە ناو پەرلەمانەوە ڕێککەوتنایە لەسەری بەڵام دیارە کورد ئەمە دووهەمین جارە وەکو 2010 ئەم جارەش لە 2022 یامانەوە دەست پەرلەمانی عێراق و ئەوان سەرۆکیان هەڵبژارد تەبان ئێمە پیشگیریمان کردن یعنی هەموو هیوادار بووین کە بە یەکدەنگی بینە دەرەوە بەڵام لە ئەخیرا حەلێکی مامناوەند بوو کە ئەو هەڵبژێرا و ئینشەڵڵا ئەبێ بە ئەوەی کە بتوانێت دەورێکی باش ببینێت کە عیلاقاتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندا و مافەکانی دەستوری خەڵکی کوردستانیش بپارێزە. مەسەلەی محەممەد شیاع سودانی طبعاً خطابێکیە لەو خطابەی خۆیە زۆر خاڵی ڕوون کردەوە کە ئەوێ بێ بە سەرۆکوەزیرانێکی هەموو عێراق طبعاً ئەویش ناکرێت چونکە لە خطابەکە ئەگەر سەیری بکەیت دووسێ خاڵ هەیە کە من ئاماژەی پێم کە بەحسی هەڵبژاردنێکی نزیهی کرد نەیوت هەڵبژاردنێکی پێشوەختە ئەوەی دوور خستەوە یعنی کەواتە ئەو پلانی ئەو بۆ ساڵێ نییە یان وەکو داوای سەدرە و داوای جادەیە و داوای جیهاتەکانی کەیە کە ئینتیخاباتێکی پێشوەختە بکرێت کەواتە پلانی ئەو بۆ 4 ساڵی داهاتووە ئەوە یەک شارەتەکەەوە ئاگرێتەوە. مەسلەی چەکی بەرەڵا باسی نەکرد کە ئەو چەکە ئەبێ کۆکرێتەوە ئەبێ ئەو چەکە لە ژێر دەستی حکوومەت ئابێ خاڵی سێهەم باسی میلیشیەکانی نەکرد ئەوانەی کە لە دەرەوەی حەجی شعبی و مەنزومەی حکوومەتە وەکو وەزارەتی دیفاع ئەمانەی بەحث نەکرد بە هیچ نەوعێک بەحسی فەسادی کرد بەڵام و فاسدینی کرد. طبعاً هەموو خطابەکانی ئەگەر سەرۆکوەزیرەکانی عێراق سیر بکەی تقریباً بە هەمان نەمتە نووسرێت
يعني هیچ کەلیماتی خۆ دەزانی زمانی عەربی زمانێکی زۆر پرشنگە و پڕە لە کەلیماتی جوان و وشەی جوان بەکاربێنن بەڵام عبرەکە لە تەطبیقەکایەتی ئایا لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو مەشاکیلانەی هەیە مادەی 140 ئەتوانە مەسلەی سنجار ئەتوانێت مەسلەی نەوت قانونی نەوت و غاز ئەتوانێت دەرکا مەسلەی پێشمەرگە لەسەر هەمووشەوە مەسلەی بوجە ئەمانە هەمووی لە بەردەمی ئەوە ئەمە بەس لە بینی ئێمە و ئەوە اینجا بێتە ناو خۆی با بڵێن شیعە و خوارەوە سەدر مووقفی سەدر لێرە زۆر گرنگە سەدر جارە هیچ قسەی نەکردووە ئەمە مشکلە نییە چکە ئەو مشکلەی کاکسامان پێ دوایە مووقفی مقتەدا سەدر چی دەبێت وەکو خۆت وەک چاودێرێکی سیاسی خوێندنەوەت بۆ چی مقتەدا سەدر پێ دوایە هەڵوێستی دەبێت لە دواتردا یاخود بەم شێوەیە بێدەنگی هەڵدەبژێرێت لە بەرامبەر ئەوەی کە پێگەنانی حکومەتی نوێی عراقی و ئەو پاشەکشەی کردووە لە پرۆسەکە طبعا منیش ویستم بێمە سەر ئەوە مووقفی سەدر چێ بێ مووقفی سەدر ئەوە ئەبێت ئێستا ئەو وەکووتم کێشەی نەبوو لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و سەرۆکی پەرلەمان ئەو مەسەلەکەی سەرۆکی حکوومەت بوو و ئەو خەتی سووری خستۆتە سەر محەممەد شیاع السودانی چونکە ئەوە زانێ ئەم حزبی داوایە هەرچەندی ساهاتۆتە دەرەوە خۆی بە هیندانە و ئەزانەیە کە مالیکی هێنایەتی و عایدی مالیکیە ئەمە هەڵوێستی ئەبێت بەڵام ئینتیزارەکە بزانە حکوومەتەکە تشکیلەکە لەوانەشە ئینتیزارکە بزانە حکوومەتەکەی چۆنە ڕوا مەشاکیلی بۆ دروزەکە جادە لەگەڵایەتی یانەوە تا لە عانی ئەو ڕۆژەی کە حکوومەت نوێ سۆم خۆنیان حکوومەت تشکیلکار لەمسی ڕۆژە توی تێ بکە هەتاکوون ئیستا لە دوێنێ تاکوون ئەمڕۆ هیچی دەرنەکردووە نە پیرۆزبایی لە کەس کردووە نە پێشوازی لە کەس کردووە اینجا ئینتیزاری ئەوەکەین تەمان محەممەد شیاع السودانی خۆی وەکو شەخص زۆر خەڵک هینی لەسەر نییە بڵین لەسەر نەزاهەتی و لەسەر کاری و ئەوانەی بەڵام چووکە عایدی حزبی داوایە و عایدی مالیکیە و سەدریش زەربی لێیاوە جادا لە هەوڵجارە لە پێش کازمیە ئەویان تەڕح کرد جادا تشرینیەکان زەربیان بەسەراهێنا ئێستا ئەو کراوە بە سەرۆکوەزیران طبعا حتما جادەش ڕەتفعلێ بێ و سەدریش ڕەتفعلێ بێ بەڵام ئەوان ئیستا بە پەلەنین جارە 30 ڕۆژ هەیە تاکوون ئەم کابینەکە یان پێشەوە توانێت پێشکەشیکە یعنی لە خلالی 30 ڕۆژە بێ کابینەکەی پێشکەشکە باش کەواتە کاکسامان با ئێمە جارە لەسەر لایەنە عراقیەکان بمێنینەوە بەڵام پێ دوایە ناکۆکی لایەنە عراقیەکان نێوماڵی شیعە ئەوانیش تا ڕادەیەک ناکۆک بوون بەڵام لە هەمان کاتیشدا بەشدار بوون لە پرۆسەکەدا بەڵام دیارەکە ئەمە مقتەدا سەدر لە دوای کشانەی مقتەدا سەدر بەڵام پێ دوایە دەکرێت کە مقتەدا سەدر یەکەم هێزی گەورەیە لە پەرلەمانی عراقدا بەڵام دەکرێت پێگەێنانی حکومەتی نوێی عراق بەبێ مقتەدا سەدر خوێندنەوە چییە یاخود دەگونجێت یان ڕێگەی پێ دەدرێت یان پێ دوایە ئەو بەم شێوەیە پاشەکشەی کە لە هەموو شتێک کردبێت بەبێ هیچ ئیمتیازاتێک دانیشێت طبعا لێرە بۆ چوون زۆر هەیە تحلیلات زۆر هەیە مەسلەی ئەوەی کە ئەو براوەی یەکەمە بەڵێ براوەی یەکەمە بەداخەوە دیموکراتێتی عێراق و ئەخوازێت براوەی یەکەم بدۆڕێنە براوەی ئەخیر بێتە براوە دۆڕاو ببێ بە براوە براوە بێ بە دۆڕاو ئەمە دیموکراتێتی عێراقەکە لە هیچ عالەما ڕووی نەداوە طبعا لە بەیانەکەی محەممەد شیاع السودانی دەرگای کردووەتەوە بۆ هەموو حیوارەکان خەزعەلی داوای کردووە هەموو داواکەن کە بێتەنە ئەو سەدر ئەگەر بیویستا ببێ بە بەشێک لەما بۆ ئیستیقالێکی لەهەوە ڕۆژەوە بە تەوافقی هەموو شتێکی بۆ ئەو بوو سەرۆکوەزیران لەوە بوو وەزیرە هەرچی شتی بیویستا بۆیانە کرد بە هەموو شتێ ڕازیە بوون بەس ئەوە ماڵی شیعە بەڵام ئەو ڕازی نەبوو حکوومەتێکی تەوافقی هەبێ چونکە ئەو لە قەناعەتی خۆیان و لە قەناعەتی و تەحالوفەشە کە دوو سیستەمی جیاواز هەیە سیستەمی تەوافقی هەیە کە ئەو 19 ساڵەی کە ڕۆی قوڕی کرد بەسەر عێراقا گەندەڵی گەشتە لووتکە خەدەمات نەما عێراق چۆ خوارەوە بەدەست میلیشیاوەیە سوڵتە نەماوە هیچ شتێ نەماوە لە عێراقا کە بڵین ئەمە دەوڵەتی عێراقا هەیبەتی دەوڵەتی عێراق نەما نەتیجەی ئەو تەوافقیە کە هەچ کەس بەشی خۆی وەرەگریا
لەم حکوومەتانەی کە بووە سەدر ویستی حکوومەتێکی زۆری نەبەکاربێنێ ئەوەش کە تەندروسە بۆ چونکە کە حکوومەتێکی زۆری نەتەبوو لە ناو پەرلەمانە معارزەیەکی بەقووەتە دەبێ ئێستا نییە معارزەیەکیش هەبێ زۆر کەمە یعنی سی چل کەسێ نابێت ئەوانەش هەر وەزنیان نیە لە ناو پەرلەمانێکی 329 کەسیە لەبەر ئەوە سەدر بە هیچ نەوعێک ناچێتە ناو حکوومەتەوە ئەگەر چێتە ناو حکوومەتەوە هەچی جادەی خۆی و تشرینیەکان و خەڵک لێ ئەکشێنەوە ئەو حسابی هەڵبژاردننی داهاتی ژەکات ئەو حسابی زۆر شتەکات ڕاستە زەربەیەکیان لێە حائیری زەربەیەکی لە ئێران زەربەیەکی لە کە حائیری کە مەرجعی سەدر بوو کە لە محەممەد سادق سەدر کە باوکی مختەدای وتووی لە دوای حائیریەوە بڕۆن بەڵام حائیری چۆ ئەوێ دانیشت و لێەوە تەسریحێکی یا بە سەدرەکان ئێوە مەرجعتان خامنەئیە یعنی قومەنەوەکو نەجەب بێ و هەروە سەدر ئیمکانێتی نەدینی و نەقیادی هەیە ئەوە زەربەیەکی بەقوت بوو وای لەکرد کە زوو بکشێتەوە ماڵی سەدر کۆکاتەوە زۆر باشە کەواتە کاک سامان ببینە سەر لایەنە کوردەکان و نێوماڵی کورد بۆچی تا ساڵێک یەکێتی و پارتی بەردەوام لە هەرێم خۆیان وا پیشان دەدا ئەوان ڕێکەوتون یاخود گفتوگۆ لێک نزیک بوونەوە هەیە بەڵام کە دەچوونە بەغدا ناکۆک بوون کە دەکرا لەسەر کاندیدێک یەکلا دەبوونەوە ڕێدەکەوتن بۆچی ساڵێکی خایاند و ساڵێکیان پڕکردەوە هەم بە هاوڵاتی عراقی و هەم هەرێمی کوردستانیش لە دوای و هەموو کێشە و قەیرانە طبعا خۆی جگای داخە کە نەیانتوانی بە کاندیدێ بڕۆن بەڵام ئەوەی کە بڵێن لە ئەعلانە لە میدیامان بیست کە ئەوەیە کە پارتی ئامادەیە کە یەکی چکە دابنێن لە جیاتی دکتۆر بەرهەم لە باتی دکتۆر بەرهەم چونکە ئەوان ملاحەزاتیان هەیە لەسەر ئیدای دکتۆر بەرهەم ئەوە بوو وەیەکێتیش ئەویش وتی من هەر دکتۆر بەرهەمم هەیە هەتا کون دوێنێش لە انتخاباتی شابوو هەرەیود ئێمە مڕەشەحی یەکەممان و مڕەشەحی تاکەمان کە دکتۆر بەرهەمە یعنی ئەوان لەسەر خەتەکەی خۆیان تاکون ئەخیر ناتنەوە ئەوە بوو پارتی طبعا یەکەم کاگوشاری هەبوو ئەو لابرە بە پێی محکەمەی ئیتیحادی دووهەم کاگڕێبەریان هێنا ئەوە بوو کاگڕێبەر کشایەوە و پارتی کشانیەوە بۆ ئەوەی ڕێگاکە خۆشکرێ بۆ کاندیدی دووهەم کە دکتۆر لەتیف بوو بووە طبعا ئەوە جگای داخە هیواداری وەکو وتشم لە پێشەوە دکتۆر لەتیف ببێ بە هەماهەنگیەک لە بینی هەردوو لە پارتی و یەکێتیشە و هەموو حزبە کوردیەکان هەر ئەو دوانە نا چونکە کوردستان هەموو ئەو دوو حزبنی حزبی کەش هەیە بە قەوارەی خوان بە ئیمکانێتی خوان ئەوانیش دەوریان هەیە بێ ئەوانیش حسابیان بۆ بکرێت قەیناکەوان قسمێکیان نەچوونە انتخاباتەوە یان پشتگیریان نەکردووە بەڵام ئەو ڕئیسی هەموو عێراقا ئەبێ ڕئیسی هەموو عێراق بێ جیاوازی ئەبێ لەگەڵ هەموو حزبە کوردیەکانیشە دەوری باشی هەبێ سەردانیان بکە بچن بۆ لای گوێیان لێ بگرێت لە هەموو لاکانەوە بەڵام ئەوەی گرنگە بە تایبەت لەلایەن هاوڵاتیان و ڕخنەی ئەوە دەگیرا لە لایەنەکان بە تایبەت لە یەکێتی و پارتی کە دەکرا ساڵێکی تەمەنی حکومەتیان هەروە بەڕێ کرد بەبێ یەکلاییکردنەوەیان و دوایی خۆیان کەی ویستیان لەسەر کاندیدێکم کاندیدی خۆی کشاندەوە لە بەرامبەر کاندیدی ئەوان خۆی ڕاستەکەی خۆی مەسەلەکە هەر ئەمان نەبوون بۆ معلوماتی هەر پارتی و یەکێتی نەبوون ماڵی شیعەش خۆ دەزانی هەتاکون گەشتە ئەوەی چەک لە یەکتری ڕاکێشن لە منطقەی خەزڕا ئاسی کە زیاتر کوژرا لە سەدرەکان ئەمە خۆ هەر پارتی و یەکێتی نەبوون ئەگەر پارتی و یەکێتیش یەک بوونە ڕێناکەوتون چونکە ثلث المعطل هەبوو لە بەغا یعنی ئێمە نابێ هەمووی بخەینە سەر شانی ئەم دوو حیزبە ڕاستە ئێمە لە هەوە ڕۆژە و تومانەت کاکەین تەجروبەی 2010 مهێنەوە پێشەوە بەڵام بەداخەوە هاتەوە پێشەوە ئێمە هیوامان وابوو هەموو حزبە کوردستانەکان لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێمە کە دوو جار کۆبوونەوە بلاسخارتیشی لێبوو کە داوای لێکردن بۆ ئەوەش و بۆ پەرلەمانی کوردستانیش کە یەکدەنگ بن کە بتوانن سەرۆکێک هەڵبژێرن بەڵام بەداخەوە نەگەشتە ڕێکەوتنیەک کە بە یەک سەرۆک بە یەک دەنگ و ئێمەش داخواز بووین بە دەنگی کورد بچێت
زیاتر سەرۆکیە بووە کە تەمسیلی هەموو کوردی بکردا و هیوادارین ئەم سەرۆکەش بتوانێت کە ئەو دەورە ببینە کە تەمسیلی هەموو کورد بکات. باشە کاک سامان پێ دوایە بۆچی یەکێتی دوو کاندیدی هەبوو لە هەمان کاتیش داوەک خۆشت ئاماژت پێکرد کە پارتی ڤێتۆی لەسەر دکتۆر بەرهەم ساڵح هەبوو بەڵام بۆچی یەکێتی بە دوو کاندید بەشدار بوو لە پرۆسەکەدا؟ طبعا ئەوان بۆ نازانم دکتۆر لەتیف ئەیود من کاندیدی سربەخۆم و یەکێتی پشگیرینیان نەکرد و لە انتخاباتەکەشا دەنگیان بۆ سەرۆکایەتی ئەوەی کە بیسراوە کە دەنگیشیان بۆ نەدا لە عانی هەڵبژاردنەکە کەواتە کاندیدی ئەوان هەر دکتۆر بەرهەم بوو بەڵام دکتۆر لەتیفیش طبعا لە بنەماڵەکەیە دکتۆر لەتیف دەوری هەبوو لە یەکێتیە و یەکێتیشە و کاک بافڵ دوێنێ بەڕوونی وتی من لەگەڵ دکتۆر لەتیفا زیاتر ژیاومک لەگەڵ باوکمە. دکتۆر لەتیف لەسەر ڕێبازی مامجەلال لە ڕوا باش ئەوە ئەمێنێتەوە سەر دکتۆر لەتیف خۆی ئایا کاندیدی یەکێتی ئەبێ بە تەنیا و مەشاکیلەکانە بێتەوە یان کاندیدی هەموو هەر دوێنێ باڤڵ تاڵەبانی لە دوای کاندیدبوونی لەتیف ڕەشید خۆی ئاماژەی بەوە کرد کە وەک سەرۆکی یەکێتی باسی لەوە کرد کە وتی لەتیف ڕەشید کاندیدی یەکێتیە و بەڵێ وەک کاندیدی یەکێتی بۆم پۆستە مڕەشەح کراوە. ئەو قسەی کرد زۆر ڕاستەکەی بەڵام دیارە ئەگەر کاندیدی یەکێتی نەبووە ئەیتوانی زەختی لەسەر بکاتەوە بیکێشێتەوە بەڵام دایاناوە بۆ احتیاط ئەگەر هاتوو هەتاکوون ئەخیر دەقە چۆنەڵی هینی مفاوەزات بێت وەرەقەی مفاوەزاتێکی بەقوت بێت لەسەر پارتیە تاکوون ئەخیر دەقە وەگەیانیشی ئەوەی کە لە ناو پەرلەمانیشە بۆ ئەخیر دەقە کە بتوانێت زەختێ بخاتە سەر پارتی کە کاندیدەکەی کوشێنێتەوە ئەوە بۆ ئەوە لام وایە ئەگەر خێنەوە هەبێ هەر بۆ ئەوەی ئەجین ئەگەر بیست تا یەک کاندید هەبێ ئەیتوانی دکتۆر لەتیف ڕەشید نێڵێ خۆی کاندید کە یان خۆ دەزانی ڕێگا زۆر هەیە بەڵام دیارە ئەوە وەرەقەیەکی زەخت بوو لەسەر پارتی بەکارهێنا تاکوون ئەخیر دەقا بەڵام هەردوو لاوە بەڕێی من هەردوو لا براوە بوون بۆ چوونەکانیان ئەو ڤیتۆی ئەو سەرکەوت و ئەمیش کاندیدێکی هەر یەکێتی بوو بە سەرۆ کۆمار. باشە کاک سامان کە وەک سەرەتاوە شارزێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ پۆستی سەرۆکۆمار و دواتر لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە پاشەکشە با وشارزێباری کرا دواتریش پارتی باسی لە ڕێبەر ئەحمەد کرد بۆ کاندیدبوونی ئەم پۆستە بەڵام باز لەوە دەکرێت هەم شارەزایان هەم بەشێک لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن دەڵێن تەنها کاندیدبوونی ڕێبەر ئەحمەد لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە وەهمی بووە ئەگینا ڕێکەوتنی ژێربەژێر لە نێوان یەکێتی و پارتیدا هەبوو بۆ یەکلایکردنەوەی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆمار لەلایەن یەکێتیەوە. من بڕوا ناکەم پارتی بەم شێوەیە مخاتەرە بکات بە کاندیدێکی بەرزی خۆی وەزیرێ بێ و کاندیدێکی بەرزی خۆیەتی لەوانەشە لەم کۆنگرە مڕەشەحیش بێ بۆ مەکتەبی سیاسی بیخاتە بەردەم خەڵکو و هجووم کرێتە سەری یان یارێکی پێ بکە و سەحبی بکاتەوە. بەڵام من تەوەقوعمە کرد لەم ئەخیرا یعنی ڕێکەوتنەکە بێ لەم ئەخیرەی یعنی لەم دووسێ هەفتەی ئەخیرا وەلەو پارتی ئەڵێ هیچ ئێمە تاکوون ئەخیر دەقە مفاوەزاتمان نابووە تاکوون لە 24 ساعتی ئەخیری شار مفاوەزات هەبوو لە بەغا بەڵام ئەوە قەراری کاک مەسعود بوو بۆ ئەوەی ماڵی کوردی شتێک نەچێت بۆ ئەوەی یەکدەنگی هەبێ ئەو کاک ڕێبەری کشانەوە کاک ڕێبەر نەکراوە بە ئەوەی تۆعمێ بێ کە هەر بە وەهمی دابێنێ نەخێر کاندیدێک بوو و زۆریش کاری بۆ کرا بەڵام ئتر وەقتەکە وای دەرکەوت کە ئەبێت ئەو کوشێنێتەوە لە بەر مەسلحەتی گشتی با بڵێن. اینجا لێرە مهم ئەوەیە ئێستا با ئەو پەڕە کۆنانە هەڵنەینەوە با پەڕی تازە بکەینەوە بزانین لە ئیمڕۆوە چیە بێ ئێمە با سەیری ئەوە نەکەین چێ کاندیدی چێ بۆ ئەو ئێستا ئەو کاندیدی کووردە چی ئەکا بۆ کورد. باشە بەڵام کەواتە کاک سامان من دەمێت ڕای خەڵکیش بگەێنم دیارە لەبەرەوەی کە خەڵک دوێنێ زیاتر ڕخنەکانیان سەبارەت بەوە بوو ئایا ئەمەی کە دوێنێش کرا لە نێوان یەکێتی و پارتیدا پێ دوایە ئەمە لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستان بوو کەواتە دەتوانێت پارتی دیموکراتی کوردستانیش خۆی بەبراوە بزانێت
لەم پۆستەدا کە لە پێشووتردا زیاتر بە تەوافق ئەم پۆستانە ڕێک دەخرا و پڕ دەکرایەوە کە لە دوای ساڵی 2023 بە پێی عورفی سیاسی سەرۆکۆمار هەر بۆ کووردە. بەڵام پێ وایە ئەم جارش پارتی هەر بەبراوە خۆی هەژمار دەکات یاخود لە بەرامبەر سازش بۆ لە بەرامبەر هەندێک پۆست و ئیمتیازاتی ترە. واللهی با پێ بڵم من وتم هەردوو لا بردویانەتەوە ئەو ڤیتۆی هەبوو لەسەر شخصی دکتۆر بەرهەم ئەجین ڤیتۆی نەبوو لەسەر یەکێکی کە بێت کە دابڕێت ئەو ڤیتۆی چۆسەر ئەوە لە لایەکەوە بە نسبەت پارتیەوە لەم لاشەوەی یەکێتی وتی ئێمە کاندیدمان هەیە یەکێتیە و ئەبێ ئەم پۆستە بۆ یەکێتی بێ ئەوە پۆستەکە بۆ یەکێتی بوو یعنی ڕاستە دکتۆر بەرهەم لێرە لەسەر معادلەکە نەما بەڵام هەردوو لا وەکو چۆنڵی بەڵەنسێکیان ڕاگرت لە بینی هەردووکیانەوە و تەوافقیە بووە لە ئەخیرا کە ئەم شتەوە بەو شێوەیە بڕوات و ئەوانیش مسۆگەریان کرد بوو حەلبوسی کە هات کە ئۆکەی وەرگرت بوو ئۆکەی لە هەموو لاکانیشی عێراقیەکان وەرگرت بوو بە تایبەتی قسمێک لە ئیطاری تەنسیقی ناڵم هەمووی قسمێکی زۆری ئیطاری تەنسیقی بۆیە دەنگەکان ئەبینیت فەرقێکی زۆر هەیە لە بینەکانە لەبەر ئەوە ئەو تەوافقیە هەردوو لایەن پێڕازی کرد و یەکێتی ژاگای لێتی و متأکدم کاک بافڵی ژاگای لێتێ تاکون ئەخیر دەقەوە لەو شەڕی کرد بۆ دکتۆر بەرهەم بەڵام هەموو دیارەکان بەوە ڕۆژ کە دکتۆر لەتیڤە بێ بە سەرۆکی کۆمار. باشە کەواتە کاکسامان هەم شارەزایان هەم هاوڵاتیان بازەوە دەکەن دەڵێن نە پارتی براوبوون نە یەکێتی براوبوو لەبەرەوەی پارتی کاندیدی خۆی کشاندەوە یەکێتیش کاندیدی بەرەم ساڵح بوو کە دەرنەچوو بۆ پۆستی سەرۆکۆمار دەنگی پێویستی نەهێنا لە تیڤڕەشید کە سەربەخۆ بوو ئەو توانیت پۆستەکە بباو بوو بە سەرۆکۆماری داهاتوی عێراق لەم بارەوە چیت هەیە؟ خۆی ئەگەر بڵین ئەو براوە بوو یان ئەو دۆڕاوە بوو هەردووکی ڕاستە یعنی شێوەکە بە دوو لا ئەوترێت ئەڵێ ئەم 150 دەستکەوت ئەمی 150 دەستکەوت بەڵام لە ئەخیرا یەکێتی بەشەکەی ئەوەی کەویستی بووی یعنی کردی ئەوەی کەویستی بیکە کردی یعنی ئەو سەرۆکی خۆی لە ناو یەکێتیەوە هەڵبژارد بەڵام دکتۆر بەرهەم نەبوو ڕاستە پارتی بڵێ دۆڕاوە بۆ ئەوەی کە کاندیدێکی خۆی نەبوو بە سەرۆک کۆمار ئەتوانی ئەوەش بڵێیت یەکێتی بڵێ کە دکتۆر بەرهەم نەبوو بە سەرۆک کۆمار بەڵێ ئەویش دۆڕاوە بەڵام لێرە شتێکی ناوڕاست بوو کە هەردوو لە 150 ئەو باشترین حەلیش بوو وە کوردستانیش هەمووی هەر بە 150 کە ڕامان کێشاوە تاکوونیستا لە 92 تاکوونیستا. بەڵێ من سپاسی جەناب دەکەم بەڕێز سامانشاڵی چاودێری سیاسی ئەمڕۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی لە ناوینی ڕۆژ بەشداریت کرد سپاس دەکەم. سەرچاو.